جەژنی قوربانتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشی دابن. هیوادارم ئەم جەژنش بە خۆشی و شادی بەڕێ بکەن و دوور بن لە نەخۆشی. ئێستا لە قەزای سەید سادقم. ئەوەی لە پشتمەوە کە دەیبینن مەشتەل نییە، بەڵکو بەردەم ماڵێکە لە قەزای سەید سادق. من دەمەوێت لە ماڵە بپرسم ئامانجان چی بوو و بیرۆکەی دانانی ئەم گوڵ و گوڵزارە کە بەردەم ماڵەکەیان بە گوڵ و دار و درەخت ڕازاندوێتەوە بە ئامانجی چی. کاتێک هاوڵاتیان بەم گەڕەکەدا تێپەردەبن بەهۆی دیمەنی جوانی ئەم ماڵەوە سەرنجیان بۆ لای هاوڵاتیان ڕادەکێشن. السلام عليكم. جەژنا پیرۆز بێت. سوپاس دەکەم بەڕێزی. یاخوا سەلامەتی سوپاس. یاخوا سەلامەتی بەڕێز. سوپاسم فەرم. یاخوا سەلامەتی بەڕێز. کاک شێرزاد جەژنتان پیرۆز بێت. پیرۆز بێ لە جەنابیشی بە خێراتتانەکەم بە خێراتین کارمەندان و کەناڵی پەیامەکەم بەخێر بێن بەسەر چاومان بۆ ئەم بەسەرکردنەوە کە هاتن نازیێتان کێشا ئێمەتان بەسەر کردەوە بە خێراتنی گەرمتانەکەین بەخێر بێن سەر چاومان. زۆر سوپاس. پێشەوەی باسی ئەم ماڵەتان بکەین کە بە گوڵ و دار و درەخت ڕازاندوتانەتەوە من دەمێت سەرەتا لەوە دەست پێ بکەم جەژن لە قەزای سەید سادق چۆن دەڕوا بەڕێوە. وەڵی شکر بۆخوا جەژن هەرۆکو بڵێن چۆن کولتوری کوردەواری ساڵان کراوە شکر بۆخوا سەید سادقش بە هەمان شێوە اینجا ئێمە بۆ دەر و دراوسێش هەروەکو ساڵانی ڕابردوو سەردان یەکتری نەکەین بەتایبەت لە جەژنەکانە پیرۆزبایی لە یەکتری نەکەین. جەژن ڕۆژێکی پیرۆزە تەمان لە قورئانش ئاماژەی پێکراوە ڕۆژێکی پیرۆزە و حساب کە وەکو عیبادەتێک وایە بە ئەم ڕۆژەکە ڕۆژێکی پیرۆزە و بەتایبەت جەژنی قوربانیش ئێمەش فەریحین دڵخۆشین لەو ڕۆژە سەردانی خزم و کەسوکار و دەر و دراوسی ئەمانەکەین بە دڵێکی صاف و بەبێ مشکلە ڕوو لە هەموو کەسێکن ئەوەشی کە خوا نەخواست ئەگەر کێشەیە مشکلەیە گرفتێکشمانە بێ لەگەڵا زۆربەی جار توانیمانە سەردانمان کردوون و گەرن ئازادیمان کردووە لە یەکتری و جەژن ڕۆژێکی پیرۆزە لای ئێمەش زۆر پیرۆزە و پیرۆزیشی ئەزانی. پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر باشە تا ئیسێژە ماوەتە ناوخەڵکا سەردانی کردن و ئیتر جەژنە پیرۆزە لە یەکتردن بۆ شێوە هەر ماوەتە پێم وایە لەیرەیە کاڵ نەبووە تۆ هێشتا. لە زۆربەی شوێنەکان هەستەکەی جەژن کاڵ بۆ ینی بە شێوەیەک خەڵک سەردان ناکە لە ڕێی تەلەفۆنیە بۆ جەژنە پیرۆزەی خۆی ئەگەێنێ ویتر وازێنێ لەیرەوانێ پێم وایە لەخوا بەزیای ئەو شتانە هەر هێشتا ماوە. باسی گوڵتان بۆ بکەین ئەم گوڵانەی ئێمە تەمان بیرۆکەی خێزانمە ینی دەمێکەوە خۆیڵێ لە خولایەکی مناڵی هەیە توانیوێتی دەست و پەنجەی ڕەنگینە تەوانەمەش بە هەموو کەسێ ناکرێت پێم وایە لەگەڵ ڕێزمە توانیوێتی شتێکی جوان دروستکە هەم بۆ ماڵی خۆمان
بۆ دەرەوەی حوشەکەش تەنانەت بۆ ماڵەوەش بە هەمان شێوە توانیوێتی ژینگەیەکی جوان و سەوز و پاک و پختە دروست بک بۆ خۆشمان بۆ گەڕەکەکەش تەنانەت بۆ شارەکەش. جا من بۆ خۆم لێرەوە بە فەخر و شانازی فەخری پێوەکەم شانازی پێوەکەم کە توانیمانە شتێکی جوانمان پرۆژەیەکی پچکۆلەی جوانمان دروست کردووە مایەی شانازیە بۆ من و بۆ خێزان و بۆ کەسوکاریشمان بۆ شارەکەشمان تەنانەت فەخر و شانازی شەکەم اینجا وەکو هاوکاریش من هاوکاری خێزانم ئەەکەم لە بڵین لە خۆڵهێنان یان لە پەینهێنان یان لەوەی کە پێویست بێەوەی کە بە من بکرێ لە سەداسەد هاوکاریم کردو و فەخریشی پێوەکەم کە هاوکاریەکەم لەو پرۆژە جوانە. بیرۆکەی ئەم گوڵانە وڵات دەبێت کە هەر حەزی مناڵیە پێم وایە بەس ئەوەی کە بیبینە دەروایە مەجالەکە فراوانترکەین هەموو 4-5 ساڵە بەو شێوە خەریکین ئەنا لەگەڵ گوڵ و شتاژیاوی هەر لە مناڵیوە حەزم لێت وەکو حەزی وەکو خولیایەک وایە بەس ئەوەی کە لێرە دامانەوە لە دەریشۆ 4-5 ساڵە تقریبا ئەو شتانە لە هاوکارم وڵا هاوسەرەکەمە زیاتر دوکتمەیە خوانێ بڕەوان هاوکار من هەبەو شێوە حەز و خولیای خۆمە ئیتر هەر لە دایکمەوە چۆن ئەڵێ بۆمان ماوەتەوە دایکم هەر خەریک بۆ ئێمەش لەگەڵیا تا ئیسش هەر حەزم لێتی ئەوشتانە ئەگەر نەتوانی پێم وایە لە هەر ئیشێکە حەزی لێ نەکەیت و دڵ خۆش نەبێت سەرکەوتو نابیتیاوە نایشتوانی تر بەردەوامی لە ئیشە. تا ئێستا خزم و کەسوکار و ئەوەشی کە زۆربەی خەڵک لێرەوە هاتووە دەستخۆشیان لێ کردوین خزم و کەسوکاری خۆشمان بە هەمان شێوە وەلە عینی کاتیشا زۆربەیەکی خەڵک لێرەوە ئەڕوا چۆنەڵی فەرحیەکیشە بۆ خەڵک دڵخۆشیەکە بۆ خەڵک زۆربەی خەڵک هاتوو تەنانەت لەم شوێنە وێنان لەگەڵ گوڵەکانان گرتووە یعنی ئەوەش جێگەی فەخرە بۆ ئێمەش ژینگەیەکی جوانمان دروست کرا هەم بۆ خەڵکیش باشە هەم بۆ خۆشمان لایانی پەیوەندیداریش تا ئێستا وەکو سەردان کە سەردانی نەکردین وەکەوەی کە هاوکاری یا وەسیلەیەک ئێمە داوای هاوکاری خوانەخواست بە جۆرێک ناکەین بەڵام بە معنەویات هاوکارمان بن ئەوە زیاتر ئێمە توانی پرۆژەکەش گەورەتر بکەین و زیاتر لە خزمەتابین و لە خزمەتی ژینگەی کوردستانە بین. من بۆ خۆم زۆر بە گرنگی ئەزانم اینجا سەوزایی و ژینگەی پاک و قوتەش ئارامیە بەخشێ بە دڵ و دەرونی ئینسان بە تایبەت ئەو ژینگەی کە سەوزە ئەو جێگەی کە گوڵ و گوڵزارێکی جوانی تێدایەوە ئەو جێگەی ئێمە بە بڕای من لە سەداسەد قەناعەتم وایە من یعنی خەڵک زۆر مرتاح بێت دەروونم زۆر مرتاح بێ بۆ شتە دوور بێ لە ڕوتان ئاژەڵەکان زیاتر کامێرەمانداناوە لەسەر و کامێرەی چاودێری تر بە حکمیەوەی باشترە مەگەر شەوانە کە ئەخەوی زۆر ئاگامان لێ نەبێنە بە ڕۆژە لە کامێرەکەویتە لە ماڵ و ئاگامان لێ ناخۆ ڕۆژانە ئاژەڵیش لێتەوە لە ڕووی جەراتان هاتوو چووەکە بەس چاودێریەکەی خۆمە خزم و کەسوکار دەستخۆشیمان زۆر لێ کراوە بەس لایانی پەیوەندیدار نەوەڵا تا ئیسەنە بەو شێوە نەوەڵا وەڵی وەکو ئەرزی جەنابتم پێ هەر حەزێکی مناڵیە ئیتر ئەوەیش کە ئیسە لە دەرۆ پێم وایە من ژینگەیەکی گەرم و ناخۆشی هەیە اینجا بیرۆکەی ئەوەشمان باوتمان ئێمە ڕۆژانە لە ماڵەوە چەند جار خەریکی ماڵپاکەکەی تۆ خەریکی جوانکاری و ئەوانەکەی با لە دەریشۆ نیف سەعات تەرخانکەین بۆ ئەوەیش هەم سیمایەکی جوانی هەیە ئەو هەوایەکی خۆشیە بەو شێوەتمان بەشم خەڵکێکیش چاولێکەریکا و شتێکی جوان دەرەچێت بیبێ بە کەلتوری ئینشاڵڵا وەڵا خەڵکی کە چەند کەس لێراوە ڕۆژتەی تر دەستخۆشی لێ کردی داوای گوڵ ئەکەن ئەی بەخشم ئارە وەڵا ئەوەی مەجە تا مەجاری پیاویە بەخشیمە هەر ماڵێکیش لێ بەخشی ئینشاڵڵا بەرەکەتی تێەکەوێت پەیام ئەوەیە چۆن ئەو ئیشێمەکردما پێم وایە شتێکی قورس نییە ئەو نەکە خەڵک بە قورسی بزانەیە خەڵکێکەکەم پرسیارم لێکاڵێ وڵا پارێکی زۆری تێچێ کولفێ پێم وانێت تۆ ئەگەر
ئیمساڵ درەختێکی شەرت نییە بفەوتێ لەوانەیە تۆ بتوانانی لی بەرهەم بێن تۆ چەند جارێکی تر لێی ببەخشی بۆ کەسێکی تر وەڵای من حەزەکەم هەموو کەس ئەو ئیشە بکە پەیام لێرەوە بۆ هاوڵاتیانەوەی هەر کەسێ لەبەر دەرگاکەی خۆیان بەپێی مەجای خۆی چەندی توانی ئەو ئیشە بکە پێم واشتێکی زۆر جوان دەرەچێت.